خوێندن تۆ بووی کە پیرە کردم لە بەندی غەمە ئەسیرە کردم ماومت وێران کرد ژیرە نەکردم خۆم دەوڵەمەند بووم فەقیرە کردم نازانم خوێندن سوودی چیت بۆ من وەمزانی دۆستی لێم بووی بە دوژمن تەلەبەی تەمبەڵ مامۆستای گەمدەڵ نهێنی خوێندن لام بۆتە مەتەڵ کوردی نازانم ئەڵێ ئینگلیزی پەنی وەکو من کێ لە دنیادی 14 ساڵە من ڕەنج ئەکێشم تازە وەک کۆتر کوژڕا ئەکێشم ئەو ڕەنجەی کێشام هەمووی چوو بەبات هەر وەک ڕەنجەکەی شیرین و فەرهاد فەرهاد خەم مەخۆ جێگرەوەی تۆم منیش وەکو تۆ بەخوا ڕەنجە ڕۆم لەداخ کیمیا و فیزیا و ئینگلیزی سەر خۆم هەڵ ئەگرم ئەسمە غەریبی هەتا ئەو ڕۆژەی